بەناوی خۆی بەخشندە و میرەبان خۆم بە خۆشحاڵ و کامەران دەزانم هاتمەوە قسمەتتان بۆ پێشکەشکردنی بەرنمێکی دیکەی مایکی پەیام. تەوەری ئەم جارەی بەرنمەکەمان باسکردنە لە ئەو نۆڕۆژەی کە لە پێش جەژنی قوربانی پیرۆزە کە بە نۆمینەی حاجیان لە کۆمەڵگەی خۆماندا ناسراوە تا چەند گرنگە کە ئێمەی موسڵمان ئێمەی پابند بە ئاینی پیرۆزی ئیسلام ئەم نۆڕۆژە بە گرنگیەوە سیرکەین و دواتریش بە دڵنیاییەوە 4 ڕۆژەکەی جەژنیشکە تا کۆتا هاتنی ئەو 4 ڕۆژە ئێمە دەتوانین سونەتی قوربانی زیندوو ڕابگرین و جێبەجێ بکەین و لە هەمان کاتیشدا بیبکەینە وێزگەیەکی دیکە بۆ ئەوەی کە گردنی خۆمان بە برایان و بە کەس و کارمان ئازار بکەین و لە هەمان کاتە ئێمەش گرتنیەوان ئازار بکەین. دەچمە لای نوێژ خوێنان و لای هاوڵاتیان بۆ ئەوەی باس لە گرنگی ئەم نۆڕۆژە و ئامادەکاریەکانی خۆیان بکەن بۆ ئەم نۆڕۆژە و دواتریش بۆ جەژن کە بەڕاستی ئێمە دەتوانین بە چەندین خێر خۆمان بەهرەمەند بکەین لەم نۆڕۆژە گرنگە کە هاوشانە لەگەڵ 10 ڕۆژەکەی لەیلەتول قەدر واتە دەشەوی کۆتایی لەیلەتول قەدر، بەڵام ئەمیان بە ڕۆژەکەی گرنگترینە و پێم خۆشە بە وردی لەگەڵ مسلمانان و نوێژخوێنانی شای سلێمانیا لەسەر پرسە گفتوگۆ بکەم لەگەڵماندا. لە ماڵی خوان نزیک بێ ئەوەنە خێری گەورەیە، خێرێکی گەورەیە بەڕاستی. جا تۆ هەموو نوێژەکانیش بە جەماعەت بکەی بەڕاستی شتێکی زۆر باشە. ڕۆژەکان هەموو هەرهی خوان، بەڵام هەندێک لە ڕۆژەکان هەندێک لە شەوەکان گرنگی زیاتریان هەیە. ئەم دە ڕۆژی ئەوەڵی ذیلحەجەیە خوای گەورە لە قورئانە سوێنی پێ خواردووە والفەجر ولەیال عەشر والشفع والوتر والليل إذا يسر. ئەم دە ڕۆژە خۆشەویستترین و بەنرخترین ڕۆژەکانە لای خوای گەورە کە عیبادەتیان زۆر گەورە و پێویستە هەموو کەسێک پابند بێ پێوێ. پێویستە ئەم دە ڕۆژە شەو ڕۆژ لە عیبادەتا بین بەڕاستی زەکری خوا بکەین، داوای یارمەتی لە خوا بکەین و دوعا بکەین و بەشی شڵە خوا ڕەحمان پێکات. ئینسان لەم دە ڕۆژەیە لە هەموو شتەکان دوورکەوێتەوە خۆی تەرخان کە بەس بۆ عیبادەتی خوای گەورە، وەکو نوێژ و ڕۆژ و خوێندنی قورئان و ئەم شتانە بە ڕۆژوبوونیشەوەش بە ڕۆژوبوون. بەڵێ ئەوە زۆر گرنگە. ئەشتوانین لەم دە ڕۆژە بەڕاستی کە بەرەو جەژنی قوربانە ڕۆین ئەوڵ بین هاوکاری ئەو هەژارانە بکەین بۆەوەی سفرەخوانێکی بەڵێ هاوکاریکردنی هەژار و لێ قەوما و نەدارا و ئەمانە شەر زۆر گرنگە. ئینسان چەند دەسەڵاتی هەبوو بتوانێت یارمەتیان بێت. لە ماوەکانی ڕابردووە ئەگەر نۆمینەی حاجیان کردبێتە وەرزی هاوین و ئەوە گەرماوێ ئێستا الحەمدولە و دەواتێتە وەرزی بەهارەکە کەواتە دەرفەتێکی باشتر و توانای بەڵێ توانایەتە ئینسان هەموو کەسێک دەتوانێت مەسەڵەن لەم ڕۆژانەیە لە نۆمینەی حاجیانە بە ڕۆژوو بێت عیبادەتی خوای گەورە چەندێک لە توانایە هەبوو بیکات. یعنی بەڕاستی ئاسانە. ئارەوەڵا واتە تەنها نیەتێکەوێ کە بمان بێ. ئارەوەڵانێ بەس نیەتی ئەوەیەوێت کە ئینسان نیەتی هێنایتر هەموو شتێک ئاسانە بێ ئەگەر لە هاوینی شاوێ. بەتایبەتی ئەوان نوێژی کە نوێژی جەماعەت مەسەڵەن بە کۆمەڵ ناکەن لە مزگەوت ناگەن توانە هیچ ئەم دە ڕۆژە هەموو نوێژەکانیان برنە مزگەوتیان لە هەموو ڕۆکانەوە بن خۆیان باشتر کرد. ئینسان چەندێک لە ماڵی خوان نزیک بێ ئەوەنە خێری گەورەیە، خێرێکی گەورەیە بەڕاستی. جا تۆ هەموو نوێژەکانیش بە جەماعەت بکەی بەڕاستی شتێکی زۆر باشە. بە تایبەتی لەم دە ڕۆژەیە خێرێکی گەورەیە. تا چەند ئامادەبوونی مسلمانە هەستپێیەکەی بۆ ئەم چەند ڕۆژەیە کە خۆیان باش ئامادەکرد بێ بۆی پاشترین پەرستش لەخوا بەزیابێ، ینی ئەوەی ڕوو لەخوا بێت خۆی ئامادەکات، ئەوەی ڕووی لەخوا بێت لەم دە ڕۆژەیە بە تەواوەتی خۆی ئامادەکە بۆ نوێژ و ڕۆژ و مەسەڵەن خێر و خێرات و ئیتر ئاوا نوێژی جەماعەتەکان نەفەوتێنێ و ئەلم ئیتر حەج شتێک خوای گەورە پێی خۆش بێت تۆ توانی بیکەی. ئەم ڕۆژانە بەنسبەت ئێمە ئیماندارەوە باشترین ڕۆژەکانی دنیان، باشترین ئەو ڕۆژانە کە لای خوای گەورە خۆشەویستترین ڕۆژەکانن، چونکە لەم ڕۆژانەیە بەدەستپێکی ڕۆژەکان هەرکە ئەچینە سەرەتای مانگی ذوالحیجە ئەم ڕۆژانە ئەبنە سەرەتای پێشوازی خوای گەورە لە
وەفد و شاندەکانی خۆی شاندی بڕواداران کە بریتین لەو کەسانی کاچن بۆ سەفەری حەج و ئەچن تاوەکو لەوێ بۆ لە ماڵی خوامیوان بنوە لە ڕۆژی عەرەفە دابنیشن لە خزمەت پەروەردگارێمە داوای لێبوردن بۆ خۆیان و بۆ بڕواداران و کەس و کاریان بکەن کە بەجیانێشتون لەبەر ئەوە من تێگەشتنم بۆ ئەم ڕۆژانە ئاوایە کە خی گەورە میوانەکانی خۆی کە لەگەڵ سەرەتای ئەم مانگەیە وەکو پێشوازی وەکو زیادە فەزلێک بۆ کەسانش کە ناتوانن بچن بۆ ماڵەکەی و زیارەتی ماڵی خوا بکەن و سەفەری حەج بکەن وەکو پیرۆزی و زیادە فەزلێک هەر لە سەرەتای مانگی ذولحیجەوە تا دەی مانگی ذولحیجە کە ڕۆژی عەرەفەیە و میوانانی ماڵی خوا لەوێ بە خزمەت پەروەردگاریان ئەگەن ئەم فترەیە هەر هەمووی داناوە بەوەی کەوا باشترین کردەوەی ئینسان خۆشەویستنی کردەوە لەم ڕۆژانەیە بەپی فەرمودەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کە ئەوەش معلومی جەنابتان و بینەرانیشە. لە شەوی کۆتایی مانگی پیرۆزی ڕەمەزان ئەوە لەیلەتول قەدرە و شەوانی پیرۆزە لە ساڵەکە نۆ ڕۆژەکەی نۆمینە حەجانیش نۆ ڕۆژە گرنگەکەی ساڵن پیرۆزەکە ئێمە توانین لە یەکەم ڕۆژی جەژنە قوربانی بکەین ئەتوانین لە نۆمینەکەدا هاوکاری هەندێک لە خانەوادەکان بکەین کە کاسی جەژنیان و کۆڵی وەکو پێویست بۆ دابین ناکرێ یان مەسەلەن بە سەدەقە و خێر بۆ هەژار و کەم دەرامەتان و بە ڕۆژوو گرتن بەم شێوازانە هەڵبین ئەم نۆ ڕۆژە بە باشترین شێوە پێشوازی لێ بکەین جەناب تا چەند هەستەکەی ئەو وایەتە هێلای ئیمانداران لە موسڵمانە باشترین شێوە پێشوازی لەم ڕۆژانەکە. سپاس بخوا ئەوەی کە من ئەیبینم خوا پاداشتی کەناڵەکانی ڕاگەیاندنی ئیسلامی باتەوە کە هەر لە بڵێن ئەهلی منبەریش و تاربێژان و هەروەها کەناڵەکان بە رادیۆ بە تەلەڤیزۆن بە بینراوە بە بیستراوە سۆشیال بیدا بە هەمان شێوە خوا پاداشتی هەموو لایەک باتەوە لەوەی کەوا بڕواداران ئاگاداریەک و وعیەکی واتە هوشیارێکی جوانیان هەیە لەسەر ئەوەی کەوا فەزلی ئەم ڕۆژانە وە کردەوەی باشە کە خۆشەویستترین کردەوەکان لەم دە ڕۆژەیە لای خوای گەورە تۆمار ئەکرێت جا ئیتر لە تۆ هەر کردەوەی کە ئەتوانی کە باشترینە تەبەن بە ڕۆژوبوونە ئەوەی کە معلومەکە لە کردەوەکانی پێغەمبەری خوای عەلەیهی سەڵات وسەلام کە هاتووە بە دوای ئەوە مەسەلەن کردەوەکانی تر ئیتر بە زیکر و یادی خوای گەورە قورئان خوێندن نوێشکردن وەلحاصل هەموو ئەو کردەوانە کە هەر یەکەی پلەیەکی خۆی هەیە تا ئەگاتە سەدەقە و بەخشین کە بێگومان ئێمە سەدەقە و بەخشین ینی زۆر لە زروفێکان لە بارودۆخەکان لەوانەیە بەشێک لە خەڵک بارودۆخێکی تنگانی هەبێ بەڕواڵەت واش دەرنەکەوێ بەڵام کەسانێکەن شەرم ئەکەن لەوەی کەوا داواکارەکانی خۆیان بە شێوەی چۆنەڵێ ڕاستە و خۆ لە خەڵک بکەن بۆیە بەخشین و سەدەقە و بەدەم خەڵکی هەژارۆ بوون لەم ڕۆژانە ئینشاءڵڵا ئەبێت یەکێک لەو کردەوە زۆر باشانەی کە لای خوا خۆشەویستەکە خۆی بەخشین خۆشەویستێکی زۆری هەیە لە کردەوەکانە لە کردو خۆشەویستەکانە لای خوای گەورە ئومێد دەکرێت لەم ڕۆژانە خۆشەویستیەک و پاداشتێکی زیاتری هەبێت پێشوازی لەم نۆ ڕۆژە بکەین و دواتری شەش لە ڕاستیە ئاشکرایە کە ئەم دە ڕۆژەی ذیلحەجە دە ڕۆژێکی زۆر پیرۆزن حتا زانایان ئەفەرموون لە دە ڕۆژەکەی ئەخیری مانگی ڕەمەزانیش بێجگە شەوەکانی ئەم دە ڕۆژە پیرۆزترن اینجا زیاتر مەسەن ذیکری خوا یادی خوا سەڵاواتدان ئیستیغفار و تەوبەکردن ئەوانە زۆر گرنگن اینجا بە ڕۆژوو بوون ئەگەر بکرێ ئینسان بتوانێت هەمووی بە ڕۆژوو بێ یان بڵین دووشەمە و پێنجشەمەکان بە ڕۆژوو بێ ئەگەر کەسێکیش نەتوانێت ڕۆژی نۆم بە ڕۆژوو بێ ئەوە شتێکی زۆر چاکە و خێری زۆر دەستەکەوێ ئینشاءڵڵا ئینشاءڵڵا مامۆستا مەسەلەی هاوکاریکردنی و فەقیران و هەژارانی کە ناتوانێت سفرێکی باش بۆ جەژن قوربان ئامادە بکەن توانین بۆ هاوکاریان بکەین بە مەسەلەی سەدەقە بە هەمان شێوە هاوکاریان بکەین و هەندێک بابەتی دیکەش ڕێگەچاری دیکەیە کە ئەتوانین بەکاری بینین بۆ خێرکردن هەمان تا چەند گرنگە ئێمە زیندویان بکەینەوە حتمەن مادەم وتمان هەموو کاتێ سەدەقە و خێر شتێکی چاکە بەڵام وەکو وتمان ئەم ڕۆژانە کە ڕۆژانێکی پیرۆزن ئەو کاتە ینی خێرەکەی زیاترە بێ خێرەکەی چەند خاتە بێتەوە لەبەرەوە من داواکەم لەوانەیە کە دەسەڵات دارن خوا ئیمکانەتی پێداون لەم ڕۆژانە کە مەسەن هەرێمەکەمان بە وەکو ئەڵێن بە کاتێکی بە سەردەمێکی ینی قەیرانی ئابووری ئاتیە پەرێک
هەرچەند بە بۆچوونی منەوە قێرانە دروستکراویشە ینی ئەوانەی کە توانانێ لەم کاتا خێر بکەن ینی فرسەتێکی باشە بۆی ماڵە هەژارەکان بتوانن کە لە جەژێکی باش بەڕێ بکەن لە پۆشاک و لە خواردن بۆ مناڵەکانیان و ینی داواکارم کە بێن بە هانای هەژارانەوە هەستەکەی سوپاس بخوا پێشوازێکی باشی ساڵاتن لەم ڕۆژانەوە هەستەکەم سوپاس بۆخوایانی خێرۆمەند باشن ینی درێغیان نەکردووە لە هەموو مناسبەکانە لەم ڕەمەزانە مەسەن لە کاتی لێقەومانە ینی بەدەمۆچوون قوربانیکردنیشیان ینی بەڕاستی الحەمدولیلا قوربانیکردن لە جەژنیشە سیرەکەیم دیهاتی وا بووم چەند لە دێکی بچکۆلا چەند تەن قوربانی کراوە لە شارەکاندا بە هەمان شێوە دەستگا خێرخوازیەکان وەکو بڵێن بەخشین و هانا و بەختەوەری ئەوانە ینی دەستی هێمەتێکی بەرچاویان هەبووە لەو هەوڵانە دەستگای بەخشینیش لە دوایین هەوڵیاندا ئەوە چاوەڕوانی خێرخوازاننکەوەی لە ڕێگەی ئەوانەوە قوربانی کرد و هەموو ساڵێکیش لە کوشتارگەی نوێی سلێمانی کوشتارگەی هەولێر کە قوربانی ئەنجامەدا حتمما ئەوەش ئاسانکاریکی باشە کە ئەو دەستگا خێرخوازیانە ئیسا مەسەن ماڵێک کەسێک بێوێ مەسەن خێرە بکە قوربانیە بکە تۆزیە زەحمەتە بەتایبەتی لە شارە بۆ ڕاگررتنی پاک و خاوێنی و بۆ زۆرشت بەڵام هانا ببرێ بۆ دەستگا خێرخوازیانە وەکو بەخشین وەکو ینی شتێکی باش ئەوان بە دەستێکی ئەمینەوە ئەو کارە ئەنجام بدەن و بە پاک و تەمیزی و بەڕێک و پێکی ئەگاتە دەستی خەڵکانی مستحق. بۆ ئامادە بکەین و بتوانین بە باشین شێوە پەرستش لەم دە ڕۆژە پیرۆزدا ئەنجام بدەین. بەڵێ بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن والاه. ئەگەر چی ڕۆژەکان هەموو هەرهی خوان بەڵام هەندێک لە ڕۆژەکان هەندێک لە شەوەکان گرنگی زیاتریان هەیە بە جۆرێک ئەم دە ڕۆژی ئەوەڵی ذیل حەجەیە خوای گەورە لە قورئانە سوێنی پێ خواردووە والفجر وليال عشر والشفع والوتر والليل إذا يسر تا آخری بابەتەکە خوا سوێنە خوارد بە بەیانی و شەوانی ئەم دە ڕۆژە گرنگیەکەی لەوایە کە دوو بابەت گرنگی تایە. گرنگی یەکەمی خۆ ئامادەکردنی حاجیەکانە بۆ حەج کە یەکێکە لە ئەرکانە گەورەکانی ئیسلام. بەڵام ئێستا لێرا باسە حەجکرا شاعیرێکم بیرکەوتۆڵێ حاجی ئەڵبەتە خۆی عیبادەتەکە عیبادەتێکی گەورەیە من حەجە فەلەم یەرفوث وەلەم یەفسوق ڕەجەعە کەیەومە وەلەدەتهو ئوممه. هەر کەسێ حەج بکا و لەو کاتی حەجا ئەوەی کە لێ قەدەغە کراوە ئەنجامی نەدا بە جۆرێک گەگەڕێتەوە وەکو ئەو ڕۆژەی کە لەدایک بووە. جا بەڵام ئەبێ بەڕاستی حاجێکی باش بێ و هەم لە ڕێیا ئەزێت و ئازارێکی نەبێ بۆ ڕەفیقەکانی چونکە خودی حەج هەر عیبادەتێکی تایبەتی تریشە بۆ ئەوە کە ئینسان لەگەل کەس و کار و دەوروبەر و پەیوەندیدارانی خۆیان باش بێ. بۆ خۆشمان کە ئەم ساڵ بابڵێ فەرزی حەجمان بەجێنێناوە لەم ڕۆژە ئەتوانین ئێمەش بە پرستشەکانمان خێری خۆمان دەستکەین. بەڵێ خۆ ئامادەکردن بۆ ئەم چەند ڕۆژی ئەخیری ئەوەڵی مانگی ذیل حەجەیە بە ڕۆژوبوونی ئەو چەند ڕۆژێ ئەو دە ڕۆژە تا ڕۆژی نۆهەم بە تایبەتی کە یەکێکە لە عیبادەتە زۆر گەورەکان بە ڕۆژوبوونی ئەو ڕۆژەوە و زیکر و فکری ئەو ڕۆژە و خۆ ئامادەکردنیش بە سەربڕینی حەیوان و قوربانیکردن. ڕەحمە لە مەولەیوتی قوربانن جەژنەن شادیەن دەستنەگەردەنن ڕۆی ئازادیەن هەی دەستبۆس وەشنیگارانن خێر پابۆس خاتردارانن. عەلا حاڵ کاتێکە کە ئەم چەند بابەتێتیە ینی ئەوانەی کە ئەچن بۆ حەج لە ڕاستیدا نوێنەری وڵاتی خۆیانن بۆ ئەو شوێنە پیرۆزە و ئەو خەڵکە هەموو بەجارێکا لە یەک شوێنە کۆ بۆی کۆ ئەبێتەوە دیارە ئەوە نوێنەرایەتی ئەوانەکەن بۆ خۆشیان ئەسڵی عیبادەتە گەورەکە ئەنجام ئەدەن. ئێمەش لێرە ئەتوانین
بەکردنی قوربانی و بخۆ ئامادەکردن بۆ جەژن و بە تایبەتی تر گردن ئازایی لەو کەسانەی کە حەق و مافیان بەسەرمانوێ یا حەق و مافمان بەسەریانوێ ئەوە یەکێکە لە عیبادەتە گەورەکانی ئەم چەند ڕۆژە کە ئێمە بتوانین خۆمانی و ئامادە بکەین. نۆمینەی حاجیان تا چەند گرنگە خۆمان بە باشترین شێوە ئامادە بکەین. وڵای من ئەم ساڵ نەخۆشم هەموو ساڵێ ئەم نۆمینەیەم گرتووە فەقە ئەم ساڵ خوای یارمەتیمە ڕۆژێکم بۆ بگیری نە بۆم ناگیرێ ناتوانوێ نان لە زۆر خۆم بۆ ئامادە کرد کە نۆمینەت ئاوازم ئەو ڕۆژە بۆ هەردە ڕۆژەکەم ئەگرت سبحان الله تووشی نەخۆشی و ناتوانم خی گەورە شیفا بە ئیشەڵا ئەمەی جەناب عوزرە بەڵام قورئان خوێندنەوەش لەو چوارچێوەیە هەر خێری خۆی هەیە الحەمدولله لەم ڕۆژە پیرۆزە خوا لێمان وەرگرێ ئینشەڵڵا خوای تەعالا خوا لێمان قبوڵ کە ئینشەڵڵا پەنا بەخواگەم خوا لە فتنەی شەیتان دوورمان کە ئینشەڵڵا داوا لە خوا گیانەکەم خوا یارمەتیوان لە فتنەی شەیتان دوور بە دووری عاقبەت خێر بێنێ ئینشەڵڵا بۆ نۆمینەکە نازانم چی بکەم بۆ نۆمینەکەم ساڵ ناتوانم ڕاستکە حاجی خی گەور جەزا باتەوە ئینشەڵڵا بەڵام خێری تر زۆرە وەکو قورئان خوێندنەکە جەناب تێخوێنی یان هەندێ موسڵمانی دیکە دەتوانن بە بەخشینی پارە خێرکردن بتوانن بە باشین شێوە پەرستشەکانیان لەم چەند ڕۆژە ئەنجام بدەن کە نۆمینەی حاجیان 9 ڕۆژە ئەوەی کە هەیەی خوای تەعالا خوا یارمەتی بە پێویستە لەم بەرەجانە یارمەتی موسڵمانان با و بزانێ کێ فەقیرە و کێ نەدارایە و کێ نیەتی یارمەتی بە خوای تەعالا خوا یارمەتی با ئینشەڵڵا پێویستە یارمەتی فەقیران لە بەرەجانە زۆر فەقیرە زۆر خێرە خوای تەعالا نەک بۆ ئەوانەی کە لەسەگرنەوە سوڵەکەن ئەوانە بەڕاستی دەوڵەمەندن ئەوانە کە بیستوادە خەریکی سوڵن هیچ دروست نییە تۆ خێر بێ بۆوانە زەکات و سەدەقەی بەوانە هیچ دروست نییە بیانیت حاجی یان بابەتێکی دیکەمان هەیە بەرایبەتی کە ئێمە بەرەو جەژن ڕۆین ئەکری هاوکاری هەندێک ماڵ بکەین کە ناتوانن وەکو لە کاسی جەژن دابین بکەن و سفرەخوانێکی باشیانە بێ بۆ جەژن ئێمە توانین پێش جەژن هاوکاری مادیان پێ بگەین بۆ ئەوەی سفرەخوانێکی گونجاویان هەبێ بۆ ڕۆژانی جەژن فەنان بەخۆڵا زۆر پێویستەوانەی کە هەیەیانە و دەوڵەمەندن بەگەرمدانە کێ نیەتی کێ فەقیرە یارمەتی بن بۆ جەژن دڵی مناڵ خۆشکەن و تۆ جلیان بۆ بکردن و شتیان بۆ مناڵ پێویستە بۆ جەژن دڵی خۆشکەی باوکیشی نیە دایکی نێتی ئەگەر دەوڵەمەندێت دڵیان خۆشکە بەڕاستی پاتاشی زۆر گەورەیە نەک بیە بە سوڵکەر من بۆ خۆم داخی سوڵکەر لە دڵمایە سوڵکەر خەریب و دوودا پەلامارە ناو کە لێم من جارێکیان لە حەز بووم دوای نوێڕەکەی چوین شەیتان ڕزم کەی لەگەڵ کوڕێکی ڕەفیقمە گەیشتی نەژیە پردەکە لە 34 ئافرەدانیش بوو مناڵیشیان پێ بوو وتم خوا بۆ سەبا خێرێکم لایە بێم بوانێ کۆر بڕۆمەیان نەرێم وڵات چوم لەوەکردم ڕیاڵ و پێنجی و ڕیاڵی ئەوانە پردەچم بووم بەشیەکەم ماندوو هەم ماسی ئەم پەلاماری یام ئافرزیە بوو پەلامارێ باڵیاڵ پردەچم بوو لە ڕیاڵ من حر خەوتم حرامی ئیبادەکان گویان لەدەگم بڕان کرد ئەگەر نەیان دایە بەدەستپلەنەوە ئەیان نامەژێوە یاخن کارم ئیتر هاتووە حتى ما متخير بس فالكر نكم والله هات ولا مذولي بياخد إذن بارم بس فالكنا مذولي بياخد بيا غدان شو لا تماني خمس وذا كان سلبو قال لك يذلي بيابو وتمخاف هيك ناسو ما درت مخاف ما فالكنا باب غيرهم كرمشتي كمايا يتروسم كروسم ثم داروا الذيك ما الله بوم لا فلكي خبات ندواوري بروح فرمو قلت يا ماما قلت يا اخو بخير صار شام يا اخو بخير بي تروسين وردوله الروسين من لفلك الروسين قلت باب سؤالك اليوم قال مظهور اختيار بيان متيكي بام قلت ما خالي يا توسيل يا قوما اما ام اشاكي قلت والله يتمنى انا قوما قلت ما يبوه قلت والله بو تصاوم عمله ذا كاك تصاوم وينا بقربان من تصاوم من ذاك اليوم فارعد كم هو فارف عدد كما نيازي هو بتسمى قالش يا ابو الشام هر حديث بو خو انه ام ايشا زواني ام ايشا في غمالي خوفاتينا خوشو ام ايشا ما كخري ام ايشا ما بتو اواز كو غني تو ريكو بيكي بو تشا وينا بساخم كيشي مالو لا مالو كغايبه بشي ملما كلاو زمان فري بو قال غير راس كرامنا كيدا بمشكما هني قصي خرابي شي فيوت من جربوا إنا لله وإنا إليه راجعون ولا يتقدم حالا دوباره بلا ماريا مجبارو لا كول مورج أو قال الله ده حاول بيد ده دايما ناس نشي أتقارن
والله خلاني الرجل لولا وجههم والله على كل روش نتنها تمالشهم إذا تمنا مغرب يقول بكاغا حتى ما ون فاربس والكلمة أو سنقانا دان راوا بك نوانو وخير والله يقدي نابس والكلمة گرگەکە ئێمە بە باشین شێوە خۆمان ئامادە بکەین و لەم ڕۆژانە بە باشین شێوە بە ئیبادە بەسەری بین. بەناوی خۆی گەورە تەبعاً بەپێی هەموو ئەو شتانێکە لە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بۆمان ماوەتەوە و بەپێی ئەو ئاەتێکە لە قورئانی پیرۆز هاتووە کە ئەڵێ واللەیالی العەشر خی گەورە لێرە بە ئاسانی بۆمانە ڕوونەکاتەوە کەوە ئەو دەشەوەی پێش جژنی قوربان پێش حەجی حاجیان چەندێک گرنگیە و چەندێک پیرۆزە لە دینی ئیسلامە بەڕاستی ڕۆژەکەشی بەڵە بیزە لەم کاتانەیە پێویستانی مسلمانان یەکەم شت پێش هەموو شتێکە زەرورە دەمی خۆیان بپارێزن دەمی خۆیان بگرن بە تایبەتی خوشکان و دایکان و پیاوانیش پێویستە لەسەریان بەڕاستی گەورەکان ڕێزدە بچووکەکان بگرن بچووکەکان بچن بەدەم گەورەکانەوە لەم ڕۆژە پیرۆزانەیە پێویستە ئێمەی مسلمانان زیاتر لە هەر کاتێکی در پابەت بین بە دینی پیرۆزی ئیسلام و بە دینە جوانەکەمانەوە ئەپاڕێمەوە لە خی گەورە هیدایەتمان با ئینشەڵڵا. ڕۆژوش بەشێکی دیکەی لەو پەرشانەکە ئەکری ئەنجام بدرێ و هاوکاریکردنی ئەو خانەوادانەی کە هەژارن بۆ ئەوەی سفرەخوانێکی ڕازاوایان هەبێت لە جژنی قورباندا و هەوڵبێن قوربانی بکەین لە ڕۆژانی جژندا ئەمانش کۆمەڵە خێرێکی دیکەن کە دەتوانین لەم چەند ڕۆژە بە تایبەت بەسەریان بکەین. بە تاکید بە تایبەتی ڕۆژوگرتنەکە و ڕۆژوگرتنەکان خۆی هەموو کاتێک ڕۆژوگرتن مادەم بەتەنیا بۆ خۆی گەورە خۆیەتی هەموو عیبادەتەکان بینی خۆمان و خۆیان بەزەوەیان بۆ خۆی گەورە خۆیەتی لە هەموو کاتێکا بە ڕۆژوو بوون هەر لە ڕۆزانستیەکەشەوە ئازەوە بێنە چ خێرێکی گەورە و عەزیمی تایە لە ڕۆزانستیەکەشەوە بۆ جەستە ئینسان زۆر باشە قوربانیەکانیش بەڕاستی پێویستە هەر کەسێک دەسەڵاتی هەبێ ئاگای لە خواری خۆی بێ ئاگای لە ژاران بێ چونکە زروفەکە زروفێکی قورسە وڵاتەکە بە دۆخێکی ئابووری زۆر خراپات هەیە پەڕێ خەڵکێکی زۆری فەقیر و هەژار هەیە لە ناو کوردستان و لە دەرەوەی کوردستانیشا بۆیە داواکارم هەر کەسێک یعنی ئەگەر ئیمکانیاتی هەیە بتوانێت قوربانیە لە جاتی قوربانیت دوام کە خی گەورە قەت پاداشتی ئەو چاکەکارانەوە ناکە ئینشاءڵڵا. سەرەتادا ئاماژە پێکرد چۆن دە شەوی کۆتایی ڕەمەزان شەوەکەی پیرۆزە دە ڕۆژی مانگی زیلحەجەش دە ڕۆژێکی پیرۆزە لە تەواوی ساڵەکەدا کەواتە ئێمە چۆن لە لەیلەتول قەدردا بە گرنگەوە سەرەکە ئەم دە ڕۆژەش بە ڕۆژەکەی بە تایبەتی بە گرنگەوە سەری بە تاکید یعنی یەکەم شت کە زۆر گرنگە ئێمەی مسلمان ئاگامان لە خۆمان بێ لەم دە ڕۆژە ئەوەیە کە دایم دەمان بە زیکری خی گەورەوە بێ ئێمە دایم یعنی کاچی بەڕێ سایقەکەی بەدەم ڕێوە یعنی ئەو کاتە بۆ بەتاڵی بەسەر بەی با دایم دەمت بە سبحان الله والحمد لله ولا اله الا الله والله اکبر کە چوار کەلیمە بەڕاستیانی ئاسانە دایم لەسەر زمانمان بێ داواکارم لە خی گەورە بتوانانی هیدایەتمان بات و دایم دەمان بە زیکری خی گەورەوە بێ ئینشاءڵڵا. خۆتان نەزانن چۆن ئێمە دە ڕۆژێکی وەکو مانگی زیلحەجەمان لەبەردەمایە هەم نۆ ڕۆژەکەی و هەم ڕۆژی جەژنیش کە چوار ڕۆژەکەی دیکەی جەژنیش بە هەمان شێوە قوربانیکردنە تا چەند گرنگە ئێمە ئەم ماوەی کە لە بەردەممانە بە باشترین شێوە و بە باشترین پەرستش بەڕێ بکەین. وەڵا بە هەموو شێوەیە تۆ توانی بەڕێکەی بە خێر و خێرات بە سەدەقا بە زیکر بە ڕۆژوگرتن بەم نۆڕۆژە بەم دە ڕۆژە بڵێن تۆ توانی بەم شتانە بەڕێکەی تەنانەت بۆ مەسلەی کاسەی جەژنیش وەکۆڵی هەندێک لە ماڵە هەژارەکان دەوەچێ نەتوانن خوارێکی باش ئامادە بکەن بۆ ڕۆژانی جەژن نەتوانی ئێمە لە نۆڕۆژتا هەڵبین کاسەی جەژن بۆ چەند ماڵێکی هەژاریش دابین. وەڵا خەڵک ئەگەر ئەتوانێ ئەوەی کە لە توانایەتی و ئەتوانێ شتێکی باش بۆ شتانە ینی بەرپاکە ئەتوانێ ئەنی کابرا توانێ هەموو شتێکی بۆ بەرپاکە لەو شتانە ڕۆژوگرتنیشێکی دیکەی لەو پەرستشە گرانگرانە کە توانین بیکەین بە تایبەتی ڕۆژوگرتن لەم چەند ڕۆژەدا. وەڵایتر لەم نۆڕۆژە ئیترەوە خێرێکی گەورە و مەزنە ئینسانە گەر بتوانێ بیگرێ و لە خۆی ببوورێ ئەگەر بتوانێ. نۆڕۆژە هاوشێوەی دەشەوی کۆتایی مانگی پیرۆزی ڕەمەزان پیرۆز و گرنگ وەڵا پێویستە ئەم دە ڕۆژە شەو ڕۆژ لە عیبادەتا بین بەڕاستی زیکری خوا بکەین هەمووتە بیرمان لە خوا بێت داوای یارمەتی لە خواکەین و دوعا بکەین و بەشی ئینشەڵڵا خوا ڕەحمان پێکات ئینشاءڵڵا. ئەوەی کە با بڵێن خێرە ئەوە ڕۆژوگرتنە ئەوە ئەتوانی هاوکاری ماڵە هەژارێ بکەی بە کاسەی جەژن مەسەلەن کە ئەوە شتێکی معلومە تا توانین خێرکەن لەم دە ڕۆژە ڕۆژوو بگرین
خێرکەینتە ئەمانێتە لەم مانگە لەم دە ڕۆژە خاستن ڕۆژی عەرفە و نۆهەم و هەشتەم خێرێکی زۆری هەیە زۆر تەواوە ئەوەی کە تێبینی ئەەکەین کە لەوچ لە ڕۆژەکانی تردامانکانی تردا هەندێجا بەهۆی بەرپرسیارەتی و ئەرکەوت نەتوانین هەموو کات و هەموو فەرسەکان چین بۆ نوێژ ئەبێ هەوڵ بین بەڕایبی لەم ڕۆژ هەوڵبین زۆربەی نوێژەکان بە کۆمەڵ و لە مزگەوتە ئەنجامی بین کۆمەڵی خێری دیکەشەیە لەوەی ئەتوانی سیلێ ڕەحم و بەسەرکردنەوە زیکر و بەڵێ ئەوە معلومە شتێکی ڕاستە مۆستا تا چەند گرنگە هەوڵ بین ئەم ڕۆژە بە باشترین شێوە بەڕێ بکەین وە چکە بەڕاستی مەرج نییە کە ساڵێکی تر بگەینەوە کاتە بەڵێ سەرەتا بە خێروێن ئەم نۆ ڕۆژە ئەتوانین بڵێم دە ڕۆژە خۆشەویستترین و بەنرخترین ڕۆژەکانە لای خی گەورە کە عیبادەتیا زۆر گەورە و پێویستە هەموو کەسێک پابند بێ پێوێ پرسشەکان ئەمە ئەوە ڕۆژووە ئەوە مەسەلەن سەردانیکردنی نەخۆش و بەجێنانی سیلێ ڕەحمە دابینکردنی نانی جەژنە بۆ ماڵە هەژارێک چەندین ڕێگەی ترێ بۆی کە بتوانین وەکوڵی خی گەورە زیاتر لە خۆمان ڕازی بکەین یان لە خۆمانی ڕاستی بکەین بەڵێ هەموو عیبادەتەکان وەکو سەرەتا نوێژەکان بڵێن بە جەماعەت ئەس کەسێ بۆی بکرێ بتوانێت بە جەماعەت بیکای لەم دە ڕۆژە دوای ئەوە ڕۆژوو ئەگەر بتوانی بە تایبەتی دووشەم و پێشەمانیان ڕۆژی عارفە بە تاکید ئەگەر یەکێ لە خۆی بۆرێ بتوانێت بە ڕۆژوو بێت ئیشەڵا ئەجر و پاداشتێکی زۆری هەیە بێژگە لەوانەش عیبادەتەکانی تر وەکو قورئان خوێندن وەکو زیکرەکانی خی گەورە یارمەتیدانی ماڵە هەژاران ئەمانە هەموو زەرورن لەم ڕۆژە تێبینی ئەومان کردووە کە زۆر کات الحەمدوللا مامۆستایانی ئاینی زۆر دەورێکی باشیانەی لە بیرهێنانەوەی مسلمانان لە گرنگی با بڵێن ڕۆژەکان و مانگەکانی ساڵ وەکو ئەوش کە بەردەوام مامۆسایان ئەو هۆشیارێمان پێدەن و زاریارەمان پێدەن کە بەڕاستی ئەم دە ڕۆژە هیچی وای کەم نییە لە دەشەوەکەی کۆتایی مانگی پیرۆزی ڕەمەزان کە مەشە بێ هەندێک ببەوەی ئێمە بەڕاستی بە گرنگی و سەری ئەم دە ڕۆژە بەڵێ ئەم دە ڕۆژە وەکو خی گەورە سوێنی پێ خواردووە معناوە دە ڕۆژە زۆر گرنگی هەیە هیچی کەمتر نیە لە دە ڕۆژی مانگی ڕەمەزان پێویستە لەم دە ڕۆژە هەتا بتوانانی عیبادەتەکان شەرتە بکەیت و زیاتری بکەیت. هەموو کاتێ پێم خۆشە هەموو کەسێک لە ڕۆژەکانی ڕۆژە پیرۆزەکانە خۆیان سەرخاڵکەن بە خواپەرستی و بەیش و کارەکانی دینەوانێ زۆر شتێکی باشە بەلامەوە هەندێک لەو پرسشانە ئەتوانین باسی بکەین لەوەی کە ڕۆژ و گرتنە یاخود هەوڵ بین کاسی جەژن بۆ ماڵە هەژارێک دابین بکەین یان بە نمونە ئەوەی کە لە سرمانە پەیوەندی کۆمەڵایەتەکان وەسیلەی ڕەحم و هەندێک بابەتی دیکەشەیە کە بەڕاستی هەندێک جار جۆرێک لە جۆرەکان بەخۆی مەشغوڵیەتەوە لەوە چێ نەتوانین باش حەقی پرسشەکانمان ئەکرێ لەم چەند ڕۆژەدا بە تایبەتی خۆمان زیاتی بۆ یەکلاگەینەوە چۆن دەشەوەکەی مانگی ڕەمەزان کۆتاییەکەی گرنگە بەڕاستی ئەم دە ڕۆژەش ئەم نۆ ڕۆژەش گرنگە لە ڕۆژەکانی ساڵ وەڵی بە هەمان شێوە تەمان بۆ ئەگەر پێ بکریەوە گەر بگۆنجێ ئەوانە شتێکی زۆر باشە یان لە کاتی خۆیان و ڕێژەنانە بگیرێتە بەرز و ئەگەرێکیش پێی هەڵبسۆڕێ بتوانێت هاوکاری ئەو خەڵکانە بکاکەوە فەقیر ڕۆژارن بە هەمان شێوە بەلای منەوانێ شتێکی زۆر پیرۆزە ئەوە چۆنە هەموو جارەیەی بوویرە نەوەڵا دوای عەزر شەش حەوتێکی خۆیان دانیشت لێرە قسە دەکەین لێرە قسە دەکەن وەڵا باشە ئەیەکا حاجی یەک شت خۆ دەزانی نۆمینەیە کاتی مانگی زیلحیجێ تا چەند گرنگە کە بە باشترین شێوە ئەم ڕۆژانە بەڕێ بکەین وەڵا هەموو ڕۆژە ڕۆژی خوایە هەموو ڕۆژە مبارەکە گەورەترین کات هەر لە ئوستەی مانگایە ئەهلی مزگە و باسی وایە نەقەیەوە کە حاجی ماشەڵڵا هەموو فەرزەکان لێوێ و زووزووشە لەم مەمتیقا دانیشی لە بەرامبەر مزگەوتەکە وا خۆشە وا خۆشە دڵ بە مزگەوتەکە کرێتەوە ئەی ڕۆژوگرتنیش گرنگە لەم نۆ ڕۆژە با بڵێن هاوکاریکردنی فەقیر گرنگە کاسەی جەژن گرنگە بیەین بە خەڵکی فەقیر و بۆ ئەوەی سفرە و خوانێکی باشی هەبێ هەموو کاتێ هەموو شتێک چاکە هەتا خێرکەی کەمە لە هەر کاتێکا بێ هەر کاتێکا بێ کاتی خوایە خێرکەی لای خواون نابێ پێت وایە کەم تەرخەمیمان هەبێ کەم تەرخەم بووبین لە خێرکردنەکە وەڵا هەتە بە دڵی خۆی ئەچ هەیە دڵی خۆشە هەموو کاتە خێرکە هەیە دووسە بەجار لە زابێتەوانێ خۆی ماڵ و سامان
تا ئەو کاتە خۆشەکە بتانی دوخیکەی دوو خێری پێ بکەیت بەخوا خۆت چەندە خێەکەی لای خواون ناوێ بەس ئەولاو هیچی بۆ ناکە هیم ڕۆژە ئەی خۆی ناکەوێ فریا خۆیەکەویش هاوڕێیتر هەیە ئەوە لە ئەهلی مزگەوت بێن لێرە دانیشن تا بانگەکەیە پێشێن ئەوە جێکانێنە ئەوەیە لێرە بۆ خۆتان باسی ڕۆژگارەکەن و تنیا ئاوا خۆش هەر نۆمینەی حاجیان هەر ئاوا گرنگ بووە بە گەنجێتیش ئاوا گرنگیتان پێیاوە بەخوا حەج کردووە یان نەو کردووە بەزابە حەجم کردووە و عەمرەم کردووە لەخوا ساڵی چەند چوویتە حەج دەمێک نییە دەبێت نییە لەم دوایە چویت چووم زوو ئانی سەدامان چوو لەو کاتە ئەمرە دوو عەمرەم کردووە حەجم کردووە لەخوا بەزابێ کەی ئەو نووسی دەرناچوو ئێستا یان جاران زوو دەرنەچوو دەرناچوو هەمیان کرد بە ژێرەوە یعنی بە گەنجێتی چووی ماشەڵڵا وەڵڵا لەخوا بەزابێ ئەی چی وەیە بۆ وانەڵێ جارێک گەنجین بە پیریە ڕۆین چیان پێڵی ئەوەی نەزانە هەتا گەنجی خۆشە ئەتوانی نوێژەکان بە جوانی کەی ڕکوتەکان بە جوانی کەی ئەی وایە بۆ شاوەڕێی پیری نەکەن ناوەڵڵا هەتا گەنجی خۆشە هەتا گەنجی خۆش ئەرە بەخوا ئیتر هەمیشە کە لە ساڵەکانی تر لە ماڵەوە بووی عارفەکەی بۆی بە ڕۆژووە بووی ئەرە بەخواسە بیری ئەو کاتێک بیری ئەو کاتێکی تۆ ئەرە بەخوا هەمووتان نەڵێن ئەو کاتە خۆشەوە بۆ ئەو کاتە خۆش و ئەو کاتە خەیر و حورمەت هەبوو گەورە بچووک هەبوو ئێستا نییە نەگەورە هەیە لە بچووکێ ڕێزەکە نەماوە ڕێز نەماوانەوەڵا لەبەرەوەی دوور کەوتینە تۆ لەم ئاینە جوانە وایە ئەرە بەخوا وازەکە گۆڕاوە لە مەکەم ئەو بینامەرزانەمە بینی ئەموو لای ئەمی خانووی گەڵ و داما و ئەو لێرە خانووی بەسرەیە ئەو واز چی هەیە بۆ گەنجانی نایان بۆ نوێژی جەماعەت هەر لە ماڵ و نوێژەکەن وەڵڵای ئەوانە تێنەگەیشتم ئەوە دوای باپی بیرێکەنەوە ماشەڵڵا هەموو فەرزەکانییت لەخوا بەزابێ ئەی سوپاس بۆخوا لەخوا بەزابێ ئەوەی کە گوێبیست بوون لە بەرنامەکەدا قسە و گوتەی نوێژخۆنان و هاوڵاتیانی سنووری پارێزگای سلێمانی بوون کە باسییان لەوەکە کە بەڕاستی ئەبێ وەک چۆن لە دەشەوی کۆتایی مانگی پیرۆزی ڕەمەزاندا بە باشترین شێوە پەرستشمان ئەنجامدا پێویستەکان لەم نەوە ڕۆژە بەڵام بە ڕۆژەکەیدا هاوشێوەی شەوی لێلەتقەتە گرنگی بەم نەوە ڕۆژە بنچکە پیرۆستترین ڕۆژەکان لای خوای گەورە لە تەواوی ساڵەکەدا کە ئەمەش بەهۆی ئەوەی کە مانگی زیلحجەیە مانگی حەجکردن و میوانانی ماڵی خوایە کە هەموو ساڵێک لە مانگی زیلحجەی کۆچیدا ئەم دەستورە ئاینیە دووبارە دەبێتەوە و ڕۆژی عەرەفەش یەکێکە لە هەرە ڕۆژە پیرۆزەکان کە حاجیان دەچنەکەوی عەرەفە و هەمووان نزا بۆ خۆیان و بۆ کەس و کار و بۆ میلەت و بۆ نەتەوەکەیان دەکەن تا بەرنامە و بە یەکگەیشتنەوەیەکی دیکە بەو خودایەتان دەسپێرم کە سپارتە زایە ناکات.